بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە مەترسیەکانی دەرمانی خراپ و ساختە لەسەر هەرێمی کوردستان و دۆخی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر بەختیار بارام سەرۆکی ڕێکخراوی زیانی دژی دەرمانی ساختە و خراپ کە لە دانیمارکەوە لەگەڵمانە. دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. سپاسی جەنابتان ئەەکەم و سلامی خوای گەورە لە هەموو لایەک و لە بینەرانی ئازیز و کەناڵی پەیامی خۆشەویستەکەم. زۆر سوپاس. ئەگە سەرەتا لە مەسلەی دەرمانەوە دەست پێ بکەین لە کابینەی نوێ لە کارنامەکەیدا باز لەوەکە کە دامەزراوەیەک بۆ دەرمان دروست دەکرێت بە مەستی ڕێخستنی بۆواری دەرمان. پێ دوایە زەرورە ئێمە دامەزراوەیەکمان لە کوردستانە هەبێ بۆ ڕێخستنی بۆواری دەرمان؟ واللهی وەخ خۆی تا ئێستاش دامەزراوەی دەرمان هەیە لە عێراقە ئەکادیمیەکە هەر کە ماوە کەوا هەبوو لە کۆنە هەر ماوە ئەوەی زمانی سەدام تا ئێستا. ئەو کاتە تەمان لە بوارێکی باشە کاریەکە لە زمانی ڕژێمی پێشووە هیچ گەندەڵێکی تیانە بوو ئەو کاتە کارێکی ئەکادیمی علمی باش ئەکرا ئەو زمانە. دوایی تەمان کوردستان کەوا بەم زڕوفەی پێشووە هاتوو ئێستا هاتکەوا بە هیچ شێوە یەک سیستمەکە نەما. ئێستا خەریکن لە کابینی تازەیەکەوە جاریکە سیستمی تازە دروستکەنەوە جاریکە بۆ کەرتی تەندروستی بە تایبەتی دەرمان. طبعا دەرمان دوای کەیسەکەی بەندە و ئەم هەموو پرۆگرامی کەوا لەسەر دەرمان هاتوو. ئێستا دەرمان ئەمڕۆ هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی نییە کە باسی گەندەڵی ئەکرێ لە عێراقەیە لە کوردستانە ڕەدوای گەندەڵێکە باسی دەرمانی ساختە و دەرمانی خراپ ئەکرێ یەکسەر. اینجا ئەم حاڵەتێکەوە ئەمڕۆ هەیە دیارە زەختێکی گەورەی کردوتە سەر حکومەتی کوردستان کەوایەکی یەکێک بێ لە هەرە خاڵە گرنگەکان کەوا حکومەتی تازە لە کوردستانە گرنگی پێدا. طبعا ئێمە هیوادارین کەوا ئەم گرنگیە کەوا گرنگێکی جدی بێ نەک تەنها بۆ ڕووکەش بێت و بۆ ئەڵێ کلکردنە ناوچاو بۆ جارێکی کە بۆ ئەوە بیکەن جارێکی کە و هیوادارم کەوا ملبلانەیەکی حیزبیش نەبێ ئەم کارەکەوایکەن ئەمەش خاڵی دووهەم. بەڵام پۆینتەگەی لێرە کەوا گرنگە خاڵێکەوە گرنگە هەر ئەو کەسانەی کەوا ئەمڕۆ مثلن کەوا دەسەڵاتدارن جارێکی کە لە کابینەی نوێی تازەی حکومەتە و ئەوانی کەوا کابینەی نوێی تازەی حکومەتیان دروست کرد هەر ئەوانن کەوا جارێکی کە جاری پێشووکەوە تیجارتی دەرمانیان کردووە و جارێکە لە تیجارتی دەرمانی خراپە دەوریان هەبووە بوونەتە هۆی چاوشێرکردنی خەڵک. اینجا لێرە مشکلەکە ئەوەیە کەوا کاتێ تۆ جیهازێکی تازە دانی بەڵام هەر عینی کەرەسەی کۆن دانی تۆ جاریکە بۆ ئەو کارە نازانم چۆن نتوانن چاکی کەن ئەگەر چونکە هەر بە عینی کەرەسەی کۆن جاریکە دروستیان بەڵچوونی بەڕێزت چۆن ینی لە کوردستان ئەگە دامەزراوێک دروست بکرێت پێ دوایە پێویستمان بە ڕێخستنەوەیەک یاخود مەسەلەن گەندەڵێکی زۆر هەیە لە کەرتی دەرمانە ینی چارەسەرێکی بۆ بدۆزیرێتەوە ئەگەر گەندەڵی هەیە گەندەڵەکانی چین بۆ نمونە خۆی گەندەڵەکە ئەمڕۆ لە کوردستان ئەوەیە کەوا ئەمڕۆ حیزب دەسەڵاتدارە لە کوردستان وەکو باسمان کرد لە پێشەکیە کە حیزب دەسەڵاتدار بوو حیزب دەورەبینێتیایە. ئەمڕۆ کاری مؤسساتی کەمە لە کوردستانە هەر مؤسسەی تەندروستی وەزارەتی تەندروستی تۆ وەزارەت قەیناکە وەزیر لە هەم وڵاتێکە کەسێکی حیزبیە حیزب دایەنێ بەڵام وەزیر دەسەڵاتی ئیداری نییە لە ناو ئیدارەکانە. ئیدارات بە شێوەیەکی علمی و بە شێوەیەکی بڵێن کارامەیی ئەو کەسانە هەڵ ئەبژێرێکەوەتیان هیچ پەیوەندێکی بە حیزبەوە نییە. مشکلەی ئەمڕۆی ئێمە ئەوەیە کەوا لە کوردستانە ئەمڕۆ کارمەندانی تەندروستی کارمەندانێکی سیاسین و ئەتوانم حتا بڵێم کەسانێکی حیزبی تۆخن و هەنێ جار لە وەکو لە سلێمانیە بینیمان کەوا شەریکاتی دەرمان قەرار ئەیات کەوا چی بێتە مدیری تەندروستی لەو شارە. اینجا ئەمە خەلەلێکی گەورەیە کەوا دروست بووە چونکە لە ئەساسە کەسانێک نایەتە سەر بواری کارەکەت کە ئەو کەسانە کەسێکی کارامە بن یا شارەزای ئەو ئیشە بن و کەسێک بن کەوا گوێڕایەڵی حیزب نەبن لە مەسایلی گەندەڵیە. بەڵام بەداخەوە و کەسانی کەوا دانێت لە ئەساسە کەسانێکی حیزبین وەبێ بە پرۆگرامی حیزب و مەسئولەکان بڕۆن جارێکی کە. بەڵێ بەس وەکو گەندەڵی ینی گەندەڵەکان پێ وایە کە لە بواری تەندروستی و لە دەرمانە هەیە لە تەداخولکردنی حیزبەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ خۆی مشکلەی ئێمە لێرە ئەگەر من خۆم 3 ساڵ لە سلێمانی مامۆسای زانکۆ بووم لە زانکۆیە قوتابی دەرچوون و دەرنەچوونی
ناڵم بە شێوەیەکی ڕاستە و خۆ بەڵام بە شێوەیەکی ناڕاستە و خۆ حیزب ئەتوانێت دەوری تیا ببینێ واتە ئەگەر قوتابیەکە گەر دەریش نەچێ حیزب ئەتوانێت دەری چێنێ بە چەند تەلەفۆنێک ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم هەموو قوتابیەکانی کولی ئەزانن یا کۆلێژی پزیشکی ئەزانن یا کارمەندانی پزیشکی ئەزانن ئەوانەی کەوا یەکەمیش بێ یا یەکەم نەبێ ئەگەر بێوە دیراسات وەربژێرە جارێک یا لە شوێنێکی باشە تەعین بێت ئەوە حیزب دەوری هەیەتیایە یا ئەگەر کوڕە مەسئولێک بێت هیچ مشکلەیەک نیەتیایە ئەگەر کوڕە مەسئولێک بێت یا کەسێکی حیزبی بەرز بێت باڵا بێت جارێکە شوێنی باش وەرەگرێت دیراسات وەرەگرێت ئەوانەی کەوا کەسیان نییە و بێکەسن لە هیچ شوێنێک وەرناگیرێن ئەمە خاڵێکە لە ئەساسەکەوە کەمکردنەوەی نرخی زانست و عیلمە بۆ قوتابیەکان لە دوای تعینیش جارێکە کە تعین ئەبێت و ئەچێتە سەر وەزیفە جارێکە عینی حسابە جارێکە کاتێک کەکوێت ململانە ناو خەستەخانەیە لەگەڵ نەخۆش یا شەکوایەکی لەسەر جارێکە هەر حیزب ئەتوانێت نەجاتی با لەو مشکلەیە حیزب ئەتوانێت جارێکە پشتی لێ نەگرێ و عقوبەی بات و تووشی شەرمەسەری و تووشی قەتارات بوو نەقلکردنی بکجارێکی کە باشە ئەمانە هەمووی بڵێ بەس دکتۆرێنی زیانی چی بۆ بۆنەمە تەداخلی حەزەپەرە بووە کە بنمە ڕۆڵی هەبێ لە دانانی بۆ نمونە بەرپرسێکی تەندروستی لە ناوچێک بەڕۆبەری نەخۆشخانەیەک ئەنی زانەکەی بۆ سەر ژیانی خەڵکو و وڵاتی چی بووە لە کەرتی تەندروستیە بەڵێ ئاخر خۆی لە ئەساسە کەسی مدیری تەندروستی حەق نییە کەسێکی حیزبی بێ لە ئەساسە چونکە ئەمە کارێک هیچ پەیوەندی بە حیزبەوە نییە ئەنی کەرتی تەندروستی هیچ پەیوەندێکی بە حیزانی مدیرەکانی تەندروستی لە ئەوروپا لە وڵاتانی ڕۆژئاوایە هیچ پەیوەندێکیان بەکاری حیزبیەوە نیە کەسانێکن حکومەت بگۆڕێ نەگۆڕێ ئەوان هەر ئەمێنن لە شوێنی خۆیانە لە کاری خۆیانە هیچ پەیوەندێکی بە حیزبەوە نییە چونکە ئەمە کارێکی فەنیە زیاتر وەک لەوەیە بڵێن کارێکی حیزبی بێت و کاری فەنیش پێویستی بە کەسێکی شارەزایە بەڵام کاتێکەوە حیزب کەسێکی ناشارەزا دەئانێ کەسێک دائانێکەوە گوێڕایەڵی حیزب بێت باشە لەم کاتەوای لێدە ئەو کەسانی کەوا مستەوای فەنیان باشە و مستەوای دڵسۆزیان باشە کەوا بخرێنە ئەم لاوە ئەو کەسانی کەوا زیاتر بڵێن گوێڕایەڵی حیزبن ئەوانە بێت هەرچەنە مستەوای ئیداری و فەنیشیان کەمتر بێت لەو کەسانە باشە باسی گەندەڵی کرد لە بواری دەرمان ئەوەندەی کە بەڕێست خۆت ڕێکخراوێکتان دامەزراندووە ڕێکخراوێکی جیانی دژایەتی دەرمانی ساختە و خراپ یعنی گەندەڵەکانی بواری دەرمان لە کوردستانە چین گەندەڵەکانی بواری دەرمان وەکو باسمان کرد لە پرۆژەیەکی پێشوە دەرمانەکان ئەگەر بەشیان کەین بەسەر شێوەیەکی گشتی یەکەمیان دەرمانە ژهراویەکان بوون کەوا لە کوردستانە هەبوون و تا ئێستاش هەرماوەنەوە لەم ڕۆژانە جاریکە دەرمانی چاوکێڕکردنەکە جاریکە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بدەیت یعنی دەرمانی ژهراوی وەکو چی بۆ نمونە دەرمانی ژەهراوی لە ئەساسە دەرمانێک نییە کەوا ئەکسپایر بێت دەرمانێکە ژەهرەکە دەیت هێ نەخۆشەکە ئەکوژیە بەڕای من کە وەکو ئێمە بۆ ئیتحادی ئەوروپی نووسیمانە کەوا ئەمە جەریمەی کوشتنە نەک هەر جەریمەی دەرمانێک نییە کەوا خراپ بێ یا کار نەکات نەخێر جەریمەی کوشتنە وەکو وایە تۆ مەسەلەن سایەنای یا دەرمانێکی ژەهراوی بێ بە کەسێک و بیکوژ یا ژەهر بکەیتە خواردنەکەیەوە دەرمانی ژەهراوی ئەو دەربەک باسمان کرد دەرزیەکانی سێفتراکزۆن بوو کەوا لە سلێمانی لە هەولێرا زیاتر لە 100 نەخۆشی کوشت بەڵام هیچ کەسێک لێی نەهاتە دەنگ دەرزیەکانی سێفتراکزۆن یا دەرمانی ژەهراوی خەڵکی کوشتووە دکتۆر بەڵێ زیاتر لە 100 نەخۆش کوژراون لە سلێمانی و لە هەولێرا لەو ساڵانی کە من لە سلێمانیا بوو من خۆم ینی لەو خەستەخانەیە کە بووم 3 نەخۆشم دیوە کەوا لە کاتی تەخلیرە دەرمانی سێفتراکزۆنی وەرگرتو مردووە ئەو دەرمانە بۆچی بەکاردا دکتۆری دەرمانی سێفتراکزۆن دەرمانی بۆ ئەنتیبایۆتیک بوو کەوا دژە بەکتریا بوو کەوا کاتێ ئێمە لە پێش نەشتەرگەری ئەیدێنە نەخۆش بۆی نەخۆشەکە تووشی ئیلتیهابات نەبێ بەڵام بەداخەوەم ئەو سێفتراکزۆنی کەوا هەبوو لە کوردستانە لەو ساڵانە مارکەیەکیانە و مارکەیەکی تورکی بۆ مارکە تورکیە کە ئاهاتە کوردستان ڕێگەی شەریکەی کابرایەکی مەسئولەوە ژەهر بوو لەبەرەوە کاتێکەوە لە نەخۆشەکە ئیراوە لەو تێستیش بۆ کرد کە تێسەکەت بۆ کرد حساسی نە بەڵام کاتێک کە ئەدایە یەکسەر نەخۆشەکە ئەمر لەسەر ینی مێزی نەشتەرگەریەکە پێشەوەی نەشتەرگەریەکە لەسەر نەکرا کەوتت ئەو ژمارە زۆرەی خەڵک نەخێر یەک جار کارمەندێکی تەندروستی فەقیر محاسبە کرا و سجن کرا و لە کەس و کاری ئەو نەخۆشە بەسە زمانە هاتنە سەری بۆ کوشتنەوەمانە بەڵام ئەو کارمەندە هیچ پەیوەندێکی پێوە من یەکێ لە نەخۆشەکانی خۆم
ئەو دەرزی کە نامێ لە سلێمانی بیرمە لە دامێ دەرزیەکە باش بوومە بێمە بکڕیتەوە بەڵام چوو دوای لە کەرکوو کڕیبەوە کاتێک کە لە کەرکوو کڕیبەوە دەرزی کڕی بوو کەواژە هەرایەکە بوو لە هەولێرەوە هاتبوو بەڵام باش بوو خۆشبەختانە و نەخۆشە تو لە ئاخر ساتی ژیانە فریایی کەوتن لە خەستەخانە جارێکی کە بەڵێ ینی ئەو دەرمانە هەر خۆی ژەهرە یاخود مەسەلەن ئەکسپایر دەبێت خراپ دەبێت بۆیە مەسەلەن زار نەخۆش دەکوژی دەرمانەکە ئەکسپایر نەبوو نەخێرنە ئەکسپایر نەبوو بە نەخێرنەوە ئەکسپایرینە سەر بەشێکی کە ئەکسپایر نەبوو نەخێر دەرمانی چاوچۆرکردنەکە جارێکە مادەیەکی تیا بۆ ئەو مادەیەکەوە چاوی چۆرە کرد مادەیەکی ژەهر بوو تایە لەبەرەوە بە پێی فەحسەکانی کەوا لە ئینگلترا کرا بۆ دەرمانی کەوا چاوی چۆرە کرد ئەو دەرمانە ئەکسپایر نەبوو نەخێر بەڵکو مادەیەکی تیا بوو کەوا پاک نەکرا بۆ دەرمانەکە بە شێوەیەکی چونکە دەرمان بە شێوەیەکی پوختەیی دروست کرێ پوختە نەبوو لەبەرەوە چاوی ئەو نەخۆشە بەسە زمانانی چۆر کرد لە هەولێرە لەبەرەوە دەرمانێکی ژەهراوی ئەمە ینی ئێشتا ئەمە بداین لەسەر جارێ باسی ئەکسپایر ئەمە مجموعی یەکەمەکەوە مجموعانە ئەتوانین ئمە دابین ئەمڕۆ لە دادگایە داینن بەچی داینن بە حاڵەتی کوشتنی متعمد یا حاڵی کوشتنی ڕاستەوخۆ لایەن ئەو کەسانەوە ئەوە نیە دەرمانی بێکەوە تێکچوو بێ ئەمە جەماعەتی یەکەمە ئێستا لە بازارەکانە دکتۆرە و دەرمانە بەڵێ ئێستا لەم ڕۆژانە بەڵێ ئەم ڕۆژانە لە هەموو تەلەڤیزیۆنەکانی کوردستان باسی کرۆ جارێکە و دەرمانێکەوە جارێکەوەی کەوا چاو کوێرەکاتەوە هاتوۆ کوردستان جارێکی کە وادی عایەکرا لایەن حکومەتی کوردستانەوە کەوامە تەنها بەشێکی مەحدودە و بە قاچاق هاتووە بەڵام ئەوەی کەوا لە علامە باس ئەکرا ئەمڕۆ کەوا جارێکی کە کەوا لایەن مەسئولێکەوە هاتووە لە کوردستانەوە جارێکی کە و دەرمانە باشە باسی سەر ئەوەی دووەم ئەوەی یەکەمیان ژەهرایی بەڵ ئەمە یەکەمیان دووەمیان دەرمانێکە کەوا تەزویر کراوە بەڵام کار ناکات وەکو باسمان کرد دەرزی کلێکسانە هاتبوو کەوا دەرزێکی فەڕەنسی بوو لە ئەساسە دەرزێکی زۆر باش بوو بۆ خوێن ڕووکردنەوەی خوێن بەڵام دەرزیە کاتێکەوە هاتە کوردستان و فترێکی زۆر ئێمە کارمان پێکرد زیاد لە 4 بۆ 5 ساڵ دەرچوو دەرزیەکە ئاو بوو لە ئەساسە هەر ئاو بوو کراوە ناو پاکەتەکەەوە بە شێوەیەکی جوانی ترتیب کرابوو ئێمەش بە هەموو قەناعەتی خۆمانەوەکو دکتۆر وەکو نەخۆش باوەڕمان بەم دەرزیە بوو ئەم دەرزیە لایەن شەریکەیەک لە سلێمانیەوە تەوزیع کرا کەوایەکێکە لە هەرە دەوڵەمەنە گەورەکانی سلێمانی و کەوا ئەمڕۆ لافی چاکسازی لێیات و لافی ئەوە لێ بەسەر باناکەوە لە سلێمانی ئەمڕۆ توانیوێتی خزمەتێکی زۆری گەورەی شاری سلێمانی بکە ئەم دەرزیە لایەن ئەو کەسەوە شەریکە و کەسەوە هاتبوو و هەنە دەرمانی کەشی زۆری هەیە و کەسەکەوە دەرمانەکان ئەمڕۆ لە دووبەی تەزویر ئەکرێ لە دووبەی باشنەمبەری غەڵەتیان لێ ئەدرێت دێتە کوردستان و ڕێگەی شەریکی ئەو کەسەوە جارێکی کە ئەو دەرمانی کلێکسانەیە کاری زۆری نەکرد دوایی کە پێمان زانی لە ئاخر جارە لە یەک شەوە تەمەن هەمووی لە بازاڕەکانی سلێمانی ئەسەحب بۆ و نەما دەرمانی لەم بابەتە کە باید دەرمان کەوا کارنەکە زۆر هەیە تەمەن وەکو باسم کرد ئەمە ئەتوێن بە دەرمانی کواڵیتی خراپ زۆربەی دەرمانەکانی کوردستان ئەمڕۆ کواڵیتی خراپە هەموو دکتۆرە بەڕێزەکان و نەخۆشەکان ئەزان کەوا دەرمانی کوردستان کار ناکات لێرە حەبێکی سەرێشە بخۆم سەرێشەکەم یەکسەڕواهی دەرحەبی سەرێشەی کوردستان سەرێشەکە بە لە سادە بۆ 20 لە ئەبات چونکە کواڵیتەکەی خراپە لە ئەساسە ئەو مەسئولەی نییە بەڵێ لە ئەخیرات تەمەن کواڵیتی بەڵێ اینجا سەر و ئەوەش تەمەن دەرمانەکان جارێکی کاکەوەکو تەلەڤیزیۆنەکان ئاماژیان پیاکەوە تەخزین نەقلی دەرمانەکان و تەخزینی دەرمانەکان ئەمڕۆ بە شێوەیەکی عام لە کوردستانە تەخزینە و عینەکانی خراپە تا ئێستا کەم لە شەریکەکان پابند بوون بەو ڕێنمایانی کەوا وەزارەتی تەندروستی کردوێتی کەوا ئەبێ مەخازینی مبارەت هەبێت ئەمڕۆ مەخازینی مبارەت نییە لە کوردستانە ئەمڕۆ دەرچی لە زۆربەی سەیدەلیەکان بەداخەوەم طبعاً کەوا زۆر دەرمان هەیە کەوا لە سەری نووسراوە نابێ ئەو دەرمان لە دەرجەیەکی گەرمایی سەر و 15 پلەی سەدیە خەزن بکرێت بەڵام تۆ بسۆرە ئەو سەیدەلیەکی سێرەکەی تا سەیدەلیەکە مەسەلەن کارەبای نییە لە دەوام نییە مەسەلەن لە بەیانیە ساعت 12 بۆ دەوام ئەو سەیدەلیە دەرجە حاڵی چۆتە 40 بۆ 50 دەرەجە بەڵام ئەو دەرمانە وەکو دەرزی دیپۆمیدڕۆڵ و هەنێ دەرمانی کە کلێکسانەوەمانە لەکوێ لە دەرەوە دانراوە ئێ باشە 40-50 احتیمالە تشکی ڕۆژی لێ با مباشر ئەو دەرمانە ئەکید کواڵیتەکەی خراپە بێ ولا مەسخەرەکانی شارجارێکە مەخزنە گەورە کۆگا گەورەکانی شارجارێکە هەر وەکو ئەمڕۆ وەزارە خۆی هینی کەوا زۆربەی شەریکان تا ئێستا پابند و پێ تا ئێستا شوێنی تەخزیریان نییە نەقڵ جارێکە نەقڵ هەنێ زۆربەی دەرمانەکە بێت لە سیاری مبەڕەد و سیاری ساردا بێت بەڵام بەداخەوم لەو گەرمایی سنووری ئیبراهیم خەلیل ئەو سیارەی ئەوەسێ و کۆنتێنەرە گەرمە کەوا ئاسن ئەتوێتەوە ئەو دەرمانی تایە وەستاوە ڕۆژ دوو ڕۆژ هەتاوکو کۆنتڕۆڵەکە جارێکە دێتە کوردستانەوە ئەمانە هەمووی هۆکارن بەڵێ ئێمە سەر ئەخیر بڵێ کواڵەتی باشە کواڵەتی باشە دەرمانە نوعی کواڵەتی باش زۆر کەم هەیە کاک حەکیم
ئەوەشی کەوا هەبێت نرخەکەی زۆر گرانە، چونکە جارێکە قۆڕکردنی حیزبی و سەرمایەدارەکان و مەسئولەکانی کورسان وایان کردووەکەوە بەهۆی دەما و دەستکردنی ئەو مەوادانەوە و کۆمیشنەوە جاریکە و دەرمانە باشانەکەەوە نرخەکەی بشێتە نرخێکی زۆر ئاسێکی زۆر بەرزکەوە هاوڵاتی نەتوانێت بیکڕێوەکو باسم کرد مەسەن مەوادی جمگە گۆڕینکەوە ئێمە لە ئەوروپایە بە زۆر بە ئاسانی بە 1200 دلار ئەیکڕین مەسەرەن مەوادی شەریکی زیمەر، بەڵام لە کوردستانە ئێمە دەماقڕی بە 2700 دلار، یعنی 1000 بۆ 1100 دلار بۆ 2700 دلار فەرقەکە زۆر زۆرە، مع العلم خدماتیشی هیچ لەگەڵانیە لە کوردستانە. ئەمە چیە؟ ئەم بەشێکەوە ئەم 1700 دلارە ئەگەر هاوڵاتی طبعا بەختەوەر بێت و مادەستەکەی دەستکەوێ، بەڵام هەر لەگەڵەوەش 1700 دلاری داوە، یعنی قاتونی و دووقاتی داوە بۆ جیرفانی مەسئولەکانی کوردستان. یعنی دکتۆر نرخی دەرمان لە کوردستان بەراورد بە وڵاتانی دراوسێ و دەرەوەش نرخەکەی گرانە یاخود نرخێکی ئاسایی و جێگیرە؟ نرخی دەرمان لە ئەوروپا زۆر هەرزانترە لە کوردستان، چونکە خۆی خاڵی یەکەم دەرمانەکان کۆڵدەکەی زۆر بەرزە، ئەمە خاڵی یەکەم کەوا گرنگە باشگەین، دووهەمیش دەرمانەکان زۆر نرخەکەی هەرزانترە وەکەوە نرخانی کەوا لە کوردستانە هەیە، زۆر هەرزانترە بە شێوەیەکی ڕەچاو. سەرو ئەوەش تەمان حکومەتەکان خۆیان ئەبێ حساب بکەن، حکومەتەکان دعمی دەرمان ئەکەن. مەسەرەن تۆ گەر نەخۆش بی لە هەموو وڵاتێکی ئەوروپیا، ئەگەر مەسەن ئەڵێ بای 200,000 یا 100,000 دەرمان بقیل لە 90 ئەدەی پارەی دەرمانەکە، بەڵام ئەگەر نەخۆش بوویت و پێویستە بە زیاتر بوو لە ساڵەکە زیاتر لە 200,000 دینار، ئەو ساکە دا ئەبەجێ نیسبەتی دەرمانەکە هەتا ئەگاتە نزیکی لە 102. مەسەن من کوڕەکەی خۆم حساسیەتی هەیە، باشە مانگەنە بای 10,000 کڕۆن دەرمانەکڕێ، 10,000 کڕۆن دەرمان هیانی هینێگەکە تقریبا 1800 دلار ئەکا مانگانە بە پارەی دەنیمارکی. طبعا ئەو 10,000 دلار لە کوردستانە بیکڕی احتیمال 50 دلار بێ سعرەکەی ئەو دەرمانە کە نیشە لە کوردستانە، بەڵام 1900 بەڵام کوڕەکەم تەنها 50 دلار یا مانگانە باکێتەکەی حکومت بۆ ئەیە. جا سەرو ئەوەش حتا گەر سعری کاملیش بهێشتا هەر لە کوردستان هەرزانترە. باشە، بەس وەکو هێنانی دەرمان ینی دەرفەت یەکسان هەیە لە بەرام کۆمپانیەکان کۆمپانیای پرۆفشنال بوون کە مەسەلەن لە کوردستانە دەرمان دەهێنن بۆ لە وڵاتانی تر بۆ کوردستان؟ والله دەرفەت وەکو باسمان کرد جاری پێش و خۆی کۆمپانیا گەورەکانی مەسئولەکان لە کوردستانە قۆڕکردنی تجارتی بازرگانی دەرمانێ کرد بە لە 1998 حتا ئەو برادێک لەم بینە لە یەکێ لە کەناڵەکانی دەسەڵاتە ڕووداوە دەرچوو باسی دەرمانی کردکەوا هێناوی خوێنیانەوە لە بەردامەکە. من ئەو برادرە خۆم لە هۆڵەندا بینیم جارێکی کە ئەو فەقیرە ئەو دەرمانە باشی کەوا هێنابووی زۆر هەرزانتر بە دەرمانی مەسئولێک، یعنی دەرمانی مەسئولەکە بە 75 دلار ئەیفرۆشت، ئەمە ئیتوانی لە دەرمانەکەی لە دەرمانی مەسئولەکە ئەسڵێکە فرۆشی بە 15 دلار، بەڵام ئەو هەوڵاوتیە دوای شەڕەشەکێکی زۆر و معاملاتێکی زۆر و هێنانبرنێکی زۆر لە ئەخیرا هیچیان بۆ نەکردنیانش دەرمانەکەی بێتە کوردستانەوە. ئەمڕۆ مشکلێکی کە هەیە لەم ڕۆژانەکەوە بەڕێز قایمەقامی قەزای پێنجون کارزانە باسی ئەکا لە ڕۆژنامەکانە کەوا ئەمڕۆ کۆنتێنەری زۆر گەورە باشە، چەند کۆنتێنەرکەوە 300 مسلح دێ لە سنووری باشماخ کۆنتێنە کاوەرەگرێ بە هیچ کۆنتترۆڵێک دێنە ناو کوردستانەوە. باشە ئەم کۆنتێنەرەی کەوادێ وەکو خەبەر هەیە لە بەو ئیمەلانی کەوا پێگەیشتووە هەنێک لە کۆنتێنەرەکان دەرمانی ساختەیەتی کەوا لە وڵاتانی کەوە دروستەکرێت. باشە ئەمە پێش هەفتەیەکەوە بەڕێز قایمەقامی ئێستا حالیان من دانیشتوم ئەو مقابلەی قایمەقامی قەزای پێنجون تەرجمەیەکین بۆ نیزارێکین یەکەم بۆ ئیتیحادی ئەوروپی کەوا چۆن ئەمڕۆ لە سنوورەکانی کوردستانە ئاوا گاڵتە بە ژیانی مرۆڤ ئەکرێ و مرۆڤی ژیان ئاوا بە شێوەیەکی سادە و بەڵێ کێشە چیە گەر بەرپرسێک گەر بە شێوەیەکی باش دەرمان بهێنێ، ینی کێشە چیە گەر مەورم ئەو سەر کۆمپانیای هەبێت؟ والله طبعا خۆی مشکلەکە ئەوە نیەکەوە ینی ئەو بەرپرسە هەیە بێدانەیە بێ، بەڵام کاتێک کە ئەو قۆرخی دەسەڵات و مسلحینی خۆی ئەکات بۆ بەکارهێنانێکی ناشەرعی ئەو کارە، ئەمە لێر ئەمە مشکلەکەیە. ئەژنە خۆی لێرە تو ئەگەر ئێمە سیستمێکی ڕێکوپێکمان هەبێ لە ناو حکومەتە، ئەو سیستەمە بە شێوەیەکی چاک کۆنتترۆلی دەرمانەکان و شەریکات بکە، دووهەم واستەواسەکاری نەبێت، هەم کەس نەبێت کە بتوانێت قۆرخی ئیشەکان بکات، باشە
هیچ مشکلێکی تیانە بەڵام بەداخەوم کاتێکەوە دوو مەسئول دانێ لە ماودانێ لەو لە خۆرکی لە سانەوە توۆژ نەونەوەی دەرمانی کوردستانیان کردووە بە کەیفی خۆیان تەڕاتێنی تیاکەن و ئەمڕۆ بە کەیفی خۆیان دەرمانی ژەهرایی و دەرمانی کار نەکردووە خەنە کوردستانەوە مشکلەکە لە مایە خۆی مشکلەکە لەوانەیە دوو کەس لە سلێمانی لا ئەو لە سلێمانی خۆی کەسێکی ڕئیسی و کەسێکی فەرعیە و چەند کەسێکی کێ فەرعیشیان هەیە لە هەولێرش بەعینی حساب دووچە کەسن جاری بەڵام ئەو کەس پێشتر باز لە نازانم زیاتر لە 100 کۆمپانیا دەکرێت کە کاری هێنانی دەرمان دەکەن بەڵێ ئاخر ئەو 100 کۆمپانیایە کاک حەکیم وەکو ئاماژەمان پیاوە لەوە پێش ئەو 100 کۆمپانیایە لە سایەکی دەرمانیان بەدەسەوەیە ینی ئەو نەهۆش کۆمپانیا سایەکی دەرمانیان بەدەسەوەیە باشە لە سایە گەربەشێکی بەسێرانە فەقیران احتیمال لە مەسروفەکەیان دەرنەکەن ئەمانە باشە بەڵام تۆ بالمەقابل وەکو تەوزیعی سەروات وایە لە وڵاتی ئەمەیە کەوا لە سانەوەتنەوەی سەروەتی وڵاتانی شەرقی بەدەستی لە سایەکەوەیە باشە لە سایەکی سەرۆژی بەدەستی لە سانەوەنەوەیە ئەمانش لە دەرمانەکە هەر عینی تەوزیعیان کردووە لە سانەوەنەوەی دەرما شەریکاتی دەرمان بەدەستی یەک لە سایەکی مەسئولینەوەیە و لە یەکی تیجارەتی دەرماش بەدەستی لە سانەوەنەوەی بەشەکەوەیە لەبەرەوە نەوەنەوەکە فەقیرێکی بەرناکەوێت ئەوە شەڕەشەقی پێکەن لە وەزارەتم لە هەر خۆی لە بەرچاوەکەوێت جارێکی کە باشە بەس وەکو ئەوەی کە بۆ نمونە بەڕێزت دەڵێ زیاتر لە سەدانەوە تۆشتی بڵین نەوەتونەوەی لەلایەن مەسەلەن دوو کەسی سەرەکی لە سلێمانی و لە هەولێر ینی قازانجەکەی ئەوەندە زۆرە بۆ نمونەوان دەستێنداوەتەوە بازرگانی دەرمانە پرسیارەکە زۆر بەڕاستی هەتا بڵێ جوانە وەلا ئەمڕۆ لە کوردستانە بە شێوەیەکی ئاسایی ئەمڕۆ قاچاقچێتی تلیاگ ئەکرێ و تلیاکیش ئەێنرێ بۆ ئەوروپا بە پێی ئاگاداری حکومەتانی ئەوروپا ئەمڕۆ ئاگایان لێ مەخسوومەندێک بە ڕازامەندیان بە ئاگاداری ئەوان ئەمڕۆ کۆنتێنەرێکەوە لە سنت لە باشماخ و لە سنوورەکان و دێتەم دیوە زۆربەی بریتێ لە مەوادی تلیاک و مخدرات و کەوا بەشێکی زۆری بەرەو ئەوروپاڕوا لە هەموو ڕۆژێکاویش بینی کەوا پۆلیس کۆمەڵێک کەس ئەگرێت لە مەطار و لەولایەکەوە یعنی مخدرات نەقڵکەن بۆ ئەوروپا بۆ وڵاتانی کە ئەمە ئینە بەڵام ئەمڕۆ مەسئولانی کوردستان تیجارەتی تەندروستی لە هەموو وڵاتەکانی جیهانە تیجارەتێکی زۆر بڵین بە قازانجە چونکە ئەمڕۆ تیجارێکە کەس ناتوانێت ینی بێبەری لێبێت تۆ ئەتوانی جگەرە نەخۆی یان مخدرات نەخۆی ئەوە شتێکی ئاساییە بەڵام کەس ناتوانێت ئەمڕۆ واز لە کەرتی تەندروستی و کەرتی دەرمان بێنێ ئەمان ئەمڕۆ هاتوون کەرتی تەندروستی دەرمانێت لە ناو حکومەتە تێکداوە بە کامیلی تێکیان ناوە لەبەرەوە خەڵکەکە پەنابەتە بەر کەرتی تایبەت کەرتی تایبەتیش ئەمڕۆ هیچ قانونێک نییە ئێمە حالێن لە ئیتیحادی ئەوروپی کەوا محاولەکەین کەوا لژنەیەک دروستکەین لژنەیەکەوە ئەو لژنەیە تایبەت بێ بەچی بە منعکردنی تیجارەتی دەرمان چونکە ئەمڕۆ ئەو کەسانی کەوا ئەیانوێ پارەیان دەستکەوێت بە شێوەیەکی ناشەرعی یانەوە تا تیجارەتی مرۆڤە بە شێوەیەکی ناشین بەکارهێنانی مرۆڤ بۆ ئەمانە یان تیجارەتی تلیاک و مخدراتە کە ئەم دوو تیجارەتە ئەمڕۆ دوو تیجارەتی خەتەرن لە هەموو جیهانە و عقوبات و قوانینیان لەسەرەوە ئەو کەسانی کەوا کار بەو کارە بکەن تووشی سزایەکی گەورە ئەبن بەڵام دەرمان تایسە دەرمان سزایەکی گەوری لەسەر دانەداوە لەبەرەوە ئەم مەسئولانی خۆمان ئەمڕۆ کار لەو بوارە باشە دواتر باسی سزاکە دەکەین ناوبڕێکمان هەیە دەگرێن بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکرێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس
هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێد و دڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر گەرەم و لای بەڕێز پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە سزا بۆ ئەوانەی کە بازرگانی بە دەرمانەوە دەکەن لە کوردستان وەکو پێویست نییە، یاخود یاسایەکمان هەیە بۆی کە و کەسانی کە مەترسی دروست دەکەن بۆی دەرمانەوە لە سەر ئاسایشی کۆمەڵگا. تا ئێستا لە ئیتیحادی ئەوروپا تا ئێستا سزایەکی تایبەت دانراوە بۆ ئەو وینە، یعنی قانونێکی تایبەت نییە پێی تا ئێستا. لەبەرەوە خەڵکەکە زیاتر ئەچێتە سەر ئەم بابەتەوە لەم بابەتە و کەسانی کەوا خوێن مژ و ئەیانێ پارەیان بە شێوەیەکی ناشەرعی دەستکەوێ یەنە سەر ئەم تیجارەتە. لە کوردستانە نەخێر بە هیچ شێوەیەک نییە و بە تایبەتیش ئەو کەسانی دەکەوا لە مەخیرا گیران لە هەولێرە توانیان بە کافالەتێکی زۆر بەسیط لە خلالی کاتژمێر و کاتژمێر هەمیان بەربن، بەڵام بەبێەوەی تحقیقیان لەگەڵا کرێتەوە ئەم کەسانە ئایا چێنکەوە لەژێر ئیدارەی چ کەسێکە چ مەسئولێکە کاریان کردووە و تحقیقان لەگەڵ نەکرا بە هیچ شێوەیەک، بەڵکو بە ئاسانی بە تەلەفۆنێک و بە کەفالەتێکی بەسیط بەربوون و تەواو و نەجات و کەس محاسبە نەکرا سەر کارەکە. بۆچی؟ چونکە مشکلەوەی جارێکە ئەگەر جارێکە محاسب کرێنەوە هەر ئەچێتەوە ناو هەر ئەچێتەوە سەر ئەو کەسانی کەوا جارێکە کەوا ئەم حکومەتی ئێستایان ئەمڕۆ تەشکیل کردووە جارێکی کە اینجا لەبەرەوە مشکلەکە گەورە بێتەوە جارێکە. اینجا تۆ هەتا کاتێکەوە حکومەتی دروستکەی کەوا هەر لەسەر کەرسە کۆنەکانی جاری پێشوو دروستی کەیتەوە، کەرسە کۆنەکانی جاری پێشوو بچنەوە حکومەت دروستکەن بۆ جارێکە کەوا هەمیان قاچاقچێتی دەرمانیانە کرد، عینیش جارێکە بە زمەکارێک و خۆی دروستە بێتەوە جارێکە و هیچی پێ ناکرێت لەگەڵیا، چونکە هەمووی محاسەسەی ئەمڕۆ حکومەت لە کوردستانە محاسەسە تۆ چاوپۆشی لەم بکە و چاوپۆشی لەوەکە، ئەم لەوە بکات تۆ لەوە بکە بالمەقابل. بەڵێ پێ دوای ڕۆژێک نبینی ناوانەی کە لە کوردستان بەرپرسی باڵان و قاچاقچی دەرمانن سزا بدرێ؟ بەڵێ ئێستا حالیان وەکو ئەوەی ئاگادارم بە تاکید ئەوەیە کەوا ناوی 118 بەرپرسی باڵا لە کوردستانە ئەمڕۆ بەهۆی جۆدەکانی خەڵکی ئێرە کردوانە لێرە لەم ڕۆژە ناوێن لەژێر قایمە سپیکردنەوەی پارەی ڕەشان کەوا پارەی ناشەرعیە یان سپیکەنەوە لە ئەوروپایە. ئەمڕۆ ژمارەیەکی زۆران وەکو من ئاگادار بم ئەمڕۆ حالیان لەژێر مراقەبان و جەردی ماڵ و ماڵاتیان ئەکرێ لێرە. زۆر شتێکی ئاسانە، ینی تۆ پارەکانی سەدام حوسێن و پارەکانی قەزافی و پارەکانی ئەمریکا هەمووی ڕۆی ئەمانەشیان نازدارترین هیچ کاتێک نە لە حوسنی مبارەک و نە لە قەزافی لیبیا و نە لە سەدامی خۆمان. جارێکە ئەمانەش ڕۆژێک هێرکەوە هەمیان جاریکە ئەوراقیان لەسەر کۆ بێتەوە و پارەکانیان ئەبەنەوە جاریکە. ئەوەی متاکید بم کەوا لەژێر مراقەبان جارێ مراقەبەکە زۆر لێرە دکتۆر، ینی ئەو مراقەبە ینی تایبەتە بە بواری دەرمان یا خوار سپیکردنەوەی پارە، ینی 118 بەرپرسی باڵای هەرێم لەلانی یەکێتی ئەوروپا لەژێر چاودێریدان؟ آخر خۆی مشکلەکەی ئەمڕۆ یەکێتی ئەوروپایە وەکو هەر پێشوش ئاماژەمان پیازارێکی کە ئەوەیە کەوا ئەمڕۆ مشکلی یەکێتی ئەوروپا لەگەڵ هەنێ وڵاتە ئەناڵێنێ. مەسەرەن تۆ ئەگەر بێتە ئەمڕۆ سەر حسابی عێراق، وڵاتی عێراق ئەمڕۆ لە ئەڵمانیایە زیاتر لە ساڵی 2010 زیاترین نسبەتی لاجئین کەوا بۆ ئەڵمانیا چوە عێراقی بووە. ئەی باشە عێراق وا بۆ 15 بۆ 20 ساڵەشێ ڕزگاری بۆ دەستی سەدام حوسێن. ئەی باشە بۆچی تا ئێستا 138,000 لاجئ عێراقی لە ئەڵمانیا لەژیان وەرگرتووە ساڵی پار. ئەمڕۆ ئەم وڵاتانە ئەناڵێنن بەدەست
نسبەتێکی زۆری لاژئینەوە. ئەمڕۆ داتاکان حکوومەتی عێراقیە حکوومەتی کوردستان ناتوانێت بڵێ ئێمە باشین ئەمڕۆ بەداتا لە ئەوروپای ئێمە حکوومەتێکی باشیە حکوومەتێکی وای تۆم دیعاەنە واز لەبێنە کاک حەکیمکەوە لە علاماکرێ و تەلەفۆنێک کراوە بڕقەیە کراوە ئەو تەلەفۆنی کەوا کراوە چی وتراوەتەیە خۆم و جەنابەت ئاگامە لێ نیە چی وتراوە چی نەوتراوەتیایە. باشە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم وەکو باسم کرد داتاکان لە ئەوروپای ئەمڕۆ داتاکان زۆر سلبی و نێگەتیڤانەیە لەسەر کوردستان و سەر عێراق وەکو باسم کرد نسبەتی لاژئین تا ئێستا کوردی هەرداوای لەجووەکە لە ئەوروپایە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم نسبەتێکی زۆری ئەو تلیاکانی کەوا دێتە ناو ئەوروپاوە لە ڕێگەی کوردستانەوە دێت. ئەمە خاڵی دووهەمە. خاڵی سێم ئەو هەموو قۆڕکردنی مافی مرۆڤ و سەربەسی لە کوردستان و کە لە عێراق هەیە ئەمانە جاریکە يعني بڵێن ئیزعاجی حکومەتانی ئەوروپا ئاکاتەوە. ئەمانە هەمووی بۆتە بارێک لەسەر کوێ لەسەر حکومەتانی ئەوروپا لەبەرەوە حکومەتانی ئەوروپا ناتوانێت تا قیامەت دەردی کابراڵێ یارمەتی حکومەتی کوردستان بە ئەو هەموو سیلاحی کەوا داویانەتە حکومەتی کوردستان بۆ شەڕی داعش قسمێکی زۆری ئەو سیلاحانە گەیشتوتە دەستی دژمنانی بڵێن دژمنانی ئەوروپا کەوا داعش بێنان ئێران بێت. باشە ئەم کۆنتێنەرەی کەوا باس ئەکرێتەوە لە ڕێگەی پێنجونەوە دێتە باشماخەوە دێتە ناو کوردستان و ئایا کۆنتێنەرانە چیتیان و چیتیانی پرسیارەکەوەیە ئایا سیلاح دەچێتە سووریا ئایا تلیاکە دەچێت بە ئەوروپا باشە ئایا دەرمانی ساختەیە بۆچی 300 مسلح دێ بۆی کۆنتێنەر بەبێ مراقبە ئەو 300 مسلحی ئەو فڵان مەسئولە لە کوردستانە باشە ئەو کۆنتێنەر دێتە کوردستانە بەبێ گومریک بەبێ هیچ تەفتیشێک. پرسیارەکان ئەمڕۆ ئەوەیە ئیتحادی ئەوروپی بەڵێ ینی پێدا و حاڵەتانەی کە باس کرد بەهۆی ئەوەیە کە 118 بەرپرسیانی ناوەکانی شانزانراوە لە یەکێتی ئەوروپا کەوت 118 ناوەکانیان زاراوە بەڵێ ئێستا جەردی ماڵ و مڵکیانەکەن لە ئەوروپایە چونکە ئەمان تەڵەن ماڵ و مڵکیی بە ناوی خۆیانوینە زۆربەیانەوەی کەوا من ئاگام لێ بێت زۆربیان ئەو بەرپرسانە ئەمڕۆ ماڵ و مڵک بە ناوی خۆیانەوە نیە بەڵکو بە ناوی مڵکیان بە ناوی خەڵکی کەسانی کە و شەریکانی کەوەیە کەسیان نییە تقریبا ماڵ و مڵکی بە ناوی خۆیەوە هەبێت. باشە ئەوژی کە بە ناوی خۆی هەبێت جارێکە هەر مشکلەیە بۆی چونکە ئەوان نەزانن کە ئەو پارەی بە شێوەیەکی ناشەرعی لە کوردستانە دەستکەوتووە لەبەرەوە ئایا تەنها مجرد تەوقیتە کاک حەکیم مجرد مەسەلەکە مەسەلەی تەوقیتە کەی لیان ئەدرێ و کەی ماڵ و مڵکیان لێ زەوتەکرێت. لێپرسینەوەکە جددیە ئەوەی کە بووتە 118 بەرپرس لەژێر چاودێریدان بۆی سپیکردنەوەی پارە ینی پێ دوایە جێی خۆی دەگرێت یاخوتەر راپۆرتێکی مەسەلەن ڕاگەیاندنە و نەخێر راپۆرتی ڕاگەیاندن نییە راپۆرتی ڕاگەیاندن نیە چونکە ئەمڕۆ ئەوکو باسم کرد ئەمڕۆ ئیتحادی ئەوروپی ئەناڵێنێ بەدەستیانەوە یعنی ئەمڕۆ مەسئولەکان پارە پێیاکەن و پارە خەنە گیرفانیان بەڵام زەریبەکەی چێ دەدا ئیتحادی ئەوروپی ئیدا کاک حەکیم ینی مەسەلەکە ئەمڕۆ ئەمە شەڕە ئەمە تەنها ینی یاریەک نییە ئەمانەیەکەن لەگەڵ ئەوروپایە ئەمڕۆ ئەمان زەربە لە ئەوروپایان زەرە لە ئەوروپایان ئەوان ئەمڕۆ باشە ئەوان کاتێک دێن دەرمانی ئەوروپی شەریکاتی ئەوروپی بەو سمعەجوانەوە دێن دەرمانیان تەزویر ئەکەن و ئەیفرۆشن و بەناوی ئەوانەوە کار ئەکەن تۆ تەوەقمل و تەوەقعمەکە کەوا بێت ئیتحادی ئەوروپی ساکت بێ لەسەرم کارانەی ئەمانە ئەیکەن کارەکانی ئەمان کارێکە زۆر قێزینەوەیە کارێکە کەوا بە هیچ شێوەیەک مقبول نیە لە ئیتحادی ئەوروپیە لەبەرەوە بەتەئکید کەوا کارەکە زۆر جددیە و لە داهاتووە لە قەناعەتی خۆمە لە داهاتووە لە خلالی 6 مانگی داهاتووە جددیەکە زیاترە بێ و من لە ڕێگەی چەند کەناڵێکەوە ئەوەی کەوا ئاگام لێە ئەمڕۆ ئەوەیەکەوە لە زۆربەی جارانەکەوا مەسئولینی کوردستان یان اتحادی عێراق کەوا دێنە ئەوروپا زۆرەی مەسئولەکان نایانوێ بیان بینن لە ئەساسە یعنی نایانوێ بیان بینن وایان ئیهمالیانەکەن بە هیچ شێوەیەک لەگەڵیانە دانانیشن لەبەرەوەی کەوا ئەمڕۆ فایلیان ڕەشە و هینە ئوردونیە بڵێ وەکو ڕێکخراوەکەی خۆتان هیچ سکاڵێکتان لە دەرەوە تۆمارکرد لە سەرخراپی دەرمان و ئەو بازرگانی کە بەڕێزت باسی دەکەی کە بە دەرمانەوە دەکرێت والله ئێستا حالیان کاک حەکیم حالیان ڕێکخراوەکەی من پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە لایەن یەکەم من حکومەتی دانیمارکیە وەزاری خارجی دانیمارکیە لایەنی دووەمیشان بەشی دەرەوەی یەکێتی ئەوروپایە وەکو جەنابەت ئاگال لێبێ هەردوو لایەنەکە حکومەتی دانیمارکیش و ئیتحادی ئەوروپیش تازە هەردووکی پەرلەمانەکەی تەشکیل بووە تازە خەریکی دەست بەکاربوونن و بەهۆ شێوەی لە مانگی حوتە بە شێوەیەکی گشتی لە ئەوروپای لە مانگی حوتە مانگی عوتڵەیە سەر ڕئیس وزەرای کەوا تازە لێرە تعین بۆ لەم ڕۆژانە بینیمان کەوا خەریکی چی من بڕینە لە ماڵ ینی ئیشی نییە
باشە تایەکی هەشت لەبەرەوە تایەکی هەشت ناتوانین بڵێن بەتەمای زۆرین بەڵام ئەوەی کەوا من بزانم لەسەر مەسائلی دەرمان و قاچاقچێتی دەرمان نامەکانمان لە مەکتەبی ئیتیحادی ئەوروپیە لە بەغاوە لە هەولێراجایە ئەوەی کەوا ئاگام لێ لە پێش 2 مانگەوە هاتووە بەڵام تا 1 کەوا دەست بە دانیشتنی پەرلەمانی ئیتیحادی ئەوروپی نەکرێەوە دەستنگرێ بە کارێکی جددی تایە جارێ شتێکی وا دەرناکێ بەڵام ئەوەی کەوا تەئەکیدم ئەوەیە کەوا کارەکە بە جددی وەرگیراوە لەوێ ئەمە خاڵی یەکەمە ئەمە زۆر بە تەئەکیدە خاڵی دووەم کەوا تأكيدم لي أويا كوا برپرسانی کوردستان و عێراق لە ئەوروپا ئەو ڕەواجە زۆرەیان نییە ئەمڕۆ بەهۆی ئەو خاڵانی کەوا باسمان کرد ئەمە سێمیشانەوەی کەوا لەژێر ئەمڕۆ چاودێریان و پارەکانن بەتەئکید جاریکە بەتەئکید لەم کەناڵە پیرۆژەی جەنابتانەوەڵێم بەتەئکید ڕۆژێک دێکەوە هەمیان محاسبەکردن و هەرچی پارەیانەیە لیان ئەسێنێ جاریکە چونکە بۆچی بازەکەی حکومەتانی ئەوروپی داوێنە خۆیان نیانداوە لەبەرەوە حکومەتانی ئەوروپی جارێکە لیان ئەسێتەوە بالمقابل ئەو پارانی کەوا کۆیان کردوتەوە بەڵێ مەبەست بازەکەوەی کە بۆی ئەو نارەمەی کە دروست کراوە لەیرە خەڵک کۆچ دەکات بۆەوەی مەبەست دەوێت کا حەکیمەکو باسم کرد 138,000 لاجی پار لە عێراقەوە هاتوۆتە ئەوروپاوە یعنی عفو ئەڵمانیا بەس ئەڵمانیا بەتەنیا باشە ئەڵمانیا بێ کولفەی تەندروستی و باری ئابووری و بژێوی ئەمانە هەمووی بکات جارێکیکە باشە ئەم سیلاحەکانی ئەڵمانیا کە ناردی بۆ شەڕی داعش فرۆشرا بەشێکی باشە ئەوە هەموو ئەگەمان لێ ئەم کارانە باشە ئەمڕۆکو باسمان کرد ئەم هەموو کۆنتێنەرەی کەوا دێت لە سنوورەکانی کوردستان و دێتە کوردستانەوە بەبێ کۆنتڕۆڵ هەنێکی سیلاح دەڕوا بەرەو سووریا و حیزب الله بۆ ئێران باشە ئایا ئەمانە تەوەقوعەکەی ئەمریکا ئەوروپا لەسەری ساکیت بێ بەتأكيد ساکت نابێتە ئاخیر بەتأكيد ئەو کەسانی کەوا بم کارانە هەڵەسن لە کوردستانە بەتأكيد جارێکە سزا ئەدرێن باشە بەس وەکو سزای ئەوەی کە بەرەزوتت بەوەی بۆ نمونە دەرزیەک زیاتر لە 100 کەس بوونە قوربانی چاوکوێرکردنی مەسەلەن زیاتر لە 30 کەس بوو ئەگەر بە هەڵدانە چوو ملاوی ینی پێ دوایگەر لە وڵاتانی تر بووایە سزاکە چۆن دەبوو بەڵی لە وڵاتانی تر بۆ ئێمە جارێکیان لە دەنیمارکە حکومەت گۆڕا لەسەرەوەی کەوا معاملەی ژنێکی لاجی سیرلانکی معاملەکەی تاخیر بوو وەزیری عدل سجن کرا 5 ساڵ ڕئیس وزەرا لە ئەچوو حیزب لابرا ئەوروپا بەم شێوەیە بەڵام تەمان لە ئەوروپا قەت دەرمانی تەزویر نابیستی دەرمانی خراپە بێ لە ئەوروپایە باشە لە ئەوروپا جا سیستەمەکە ئەوەندە دقیقە سیستەمە هەمووی کەسی کارامەیە پەیوەندی بە حیزبەوە نییە لەبەرەوە سیستەمەکە سکیوریتی کۆنتڕۆڵی هەموو خەستەخانەکان و هەموو دەرمانەکان ئەوەندە بەقوتەکەەوە هیچ ترسێکت نەبێت یعنی دەرمان بکڕ هیچ ترس نەبێت لە دەرمانە بە هیچ شێوەیەک لە ئەوروپایە باشە لەبەرەوە ئەم کارانە وجودی نییە لێرە لەبەرەوە حتا کە لە ئەوروپایان دەواتەکەم و کۆنفرانس و ئەم شتانە ئەەکەم و لقاءاتی ڕۆژنامەنووسی ئەەکەم لەگەڵانکەوە بە کاتی باسی دەرمانی تەزبیرەکەم وەکووا باسی جەزیرەی واقواقیم لایەن سەیرە یەکەم جار ئەڵێم کابرای باسی چییە کا باسی شتێکەکەیکەوە قەت نەیان بیستوە بەڵام کاتێک کە دوایی دانیشی و داتاکانیان پیشانەی ئەو ساکە تووشی شۆک و تووشی سەرسوڕمانە بێت یعنی من جارێکیان بۆ ئەندام پەرلەمانێکی دەنیمارکی باسی دەرمانی تەزبیرم کرد وتی وڵا خەڵکی کوردستان قەبچن خۆیان تەقێنەوە بۆ مەسئولانە لەو دەرەجیاوایە وتی من بەچم خۆمە تەقێنەوە ئەو کابرایە کورتم بابەت شتی وا چۆنە بێ وتی وەڵام من خۆمە تەقێنەوە ئەمە کەی وەزع ئەو خەڵکی تایە داین دەرمانی تەزبیر نەبیستراوە لە ئەوروپایە تا ئێستا ینی کارێک نییە کەوا ئاسان بێ اینجا چجا ئەو کەسی کەوا ئەمڕۆ خۆی بە باوکی میلەت دانێ خۆی بە سەرپەرشتیکەری میلەت دانێ و ئەمڕۆ سیاست و سوپا و پارەی میلەتی بەدەستێ هەر ئەو کەسە خۆی دێ دەرمانی تەزبیر بە پارێکی زۆر ئەفرۆشێ بە هەوڵاتێن و ئەیان کوژە جاریکە ئەمە لە هیچ قاموسی هیچ وڵاتێکە تا ئێستا نەبووە بەڕاستی باوەڕ ناکەم حتا لە وڵاتەکانی سێهەمیشە ئەم کارە کرابێت تا ئێستا تەنها لە کوردستان و عێراق هەیەم کارە بەڵێ بەس وەکو تاکسازی پێ وایە تەنها تاکسازی لە بواری دەرمانیا خور لە بواری تریش کە پەیوەندی بە کەرتی تەندروستیە بێ پێویستمان وڵی کەرتی تەندروستیە گەرمانەوێ کەرتی تەندروستی چاکەین ئەگەر حکومەتی تازەمان جددی بێت زۆر ئاسانە باشە با بواری حیزبی دوور خاتەوە لە چییە لە کەرتی تەندروستی و کەرتی سندیکا یعنی لەم شەوانە برادێکی سندیکا قسەیە کرد و قسەی زلیە کرد لە یەکێ لە کەناڵەکانە من ئەو برادرە خەستەخانەکەیم بەجێ هێش خۆی چاک سەگەزانانی لەبەرەوەی لە خەستەخانەکە دەستکێشەکان غیر معقم بوو کە نەخۆشمان پێ عملیاتە کرد
خۆی چاکزانێ بۆ ڤیددیوکەشی لامێ سێ ڤیددیۆم لەسەر دەستکێش هەیە ڤیددیۆی ناو ئێستا کامێرەکە مۆبایلەکەم تایەتی باشە کەوا ئەچوو دەستکێشیێنا دەستشەکان نەئەکرانەوە ئەکسپایر بوون هەر نەئەکران بە شێوەیەکی تاقیم بیکەیتەوە لەبەرەوە کەتکردەوە ئەدڕا بە ناتاقیمی ئەچۆ دەستەوە نەخۆشەکە تووشی التیهابا دەبوو ئینجا لەبەرەوە ئێمە ئەمڕۆ ئەگەر حکومەت جددی بێ بابێ کەرتی تەندروستی بۆ کەرتی سندیکا بێت کەرتێکی پرۆفشناڵ سندیکاندی بە مەسەلەی تەندروستیەوە ئەمڕۆ سندیکا بۆتە نازانم سندیکا ئەمڕۆ بۆتە بەشێکی گەورە لە کوردستانە و هەیەیەکی حیزبی گەورەیە سندیکا ئەمڕۆ لە کوردستانە کار ئەکات و تەدەخولی هەموو بوارەکانەکات و قسە ئەکاتیایە سندیکا بریتیە لە ڕێکخراوەیەک کەوا چەند کارێکی یەکێ لەو کارانە ئەوەیەکەوە دیفاع لە ئەندامانی خۆی بکات لە کاتی مەزڵومیەتە تۆ جەنابتان بینیتان ئایا سندیکا لەسەر من هاتە سەر دەنگ بە هیچ شێوەیەک ناتە ئەندامی سندیکا نەبووی وایە ڕاز ناکەن من پارەی سندیکاکە لای دکتۆردانە کە نایبی ڕئیسێ داومە مانگێ لە پێش لێدانەکەم هیچ 4 ساڵی ڕابردوو ناڕاز ناکەنەوە دکتۆردانە ئامادەیە دکتۆردانە بەڕاستی باسی ئەکات ئەو قسەی ڕازنیە نەخێر بە هیچ شێوەیەک بالعکس سندیکا و دایرە سەحەچون دەستخۆشییان لە پیاو کوژەکە کردکەوە ویسی بمکوژێت لەبەرەوە لە ئەساسە ئەمە چی پیشانەیەت کەوا پیشانەیە کەوا ئەمڕۆ سندیکا پابندی مەسئولەکانە و پابندی حیزبە سندیکا فەنکشنی سندیکا بێ دیفاع لە ئەندامانی بکە ئەمە یەکەمە دووەم ڕێکخراوەیە کە بۆ دروستکردنی کۆرسات و دەورات و لیقاعات لە بینی ئەندامەکانی خۆیان سیامیانە بێ دیفاع لە مافی معاش و بژێوی ژیانیان کە لەگەڵ حکومەتە باشە ئەمڕۆ ئەم فەنکشنانە ئەم کارانی کەوا سندیکای کە لە کوردستان هەر وجودی نییە باشە هیچ وجودی ئەگەر شتێکت مابێ وەکو ئەرکی مەسەرەن پەرلەمان نازامارکی خەڵک لە مەسلەی کەرتی تەندروستی ئەگەر شتێکت مابێ وەکو ئەرکی پزیشکیش سپاس دەکەم بە کورتی وەکو ئەرکی پزیشک ئەوەیە تاڵم پزیشکەکان ئەمڕۆنە بەداخۆ من دڵم لایەنە چونکە پزیشکەکان ئەمڕۆ وەکو باسم کرد لەو قەناعەتان هەموو پزیشکە بەڕێزەکان حەزکەن لەم خۆرەکردنە نەجاتیان بێت هەمویان حەزەکەن چونکە هەمیان ئاعسابیان لەژێر من خۆم پەیوەندی تەلەفۆنیم لەگەڵ زۆر بەیانە هەیە لە ئاعسابیان زۆر گەرمە هەموو هیلاکن هەموو تێکچوون بەدەست ئەم خۆرەکردنی دەسەڵاتەوە هەموو پزیشکێ لە مەسئولە ترسی ئەمڕۆ لە کوردستانە باشە هەمووی لایەنە ترسن لە مەسئولەکان باشە مەسئول دەتوانێت پزیشک لابا و داینێ و بیکوژێ و دەری کاتەوە هەموو شتێکی لێ بکە ئەمڕۆ باشە نەقلی کات عقوبەی بات چاوترسێنی بکات لەبەرەوە پزیشکەکان لە ئەساسە لەژێر پاڵەپەسوویەکی زۆران لە کوردستانە ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم لەژێر پاڵەپەسوویەکی زۆران لەلایەن کەرتی تەندروستیەوە وەزارەتی تەندروستی و دایری تەندروستیەوە جاریکە چونکە ئەگەر گوێڕایاڵیان نەکەن جارێکە عقوبا دێنوشتیان ئەکریان جاریکە باشە لەلایەن سندیکاوە جارێکە هەر عینی بەزم هەیە من دکتۆر هەیە چەندین مخالفاتی زۆری کردووە کەوا خۆم لە شارە ژیاوم ئاگام لێ بۆ باشە مخالفاتی زۆر گەورە بەڵام لەبەرەوەی کەوا حیزب تەئیدی کردووە نەسەندیکاوە نادایری تەندروستی لێکۆڵی لەگەڵ نەکردووە بەڵام دکتۆریش هەیە دکتۆریژی عبولابرا و فەصل کراوە نەیزانی وەلەسەر چی فەصل کراوە فەقیرە خۆی نەیزانی و پیان نەوتووە زۆر بە کورتی چاوەڕوانی لەوە کەم حکومەتە چاکسازێکی باش لە بواری دەرمان و تەندروستیکە زۆر بە کورتینی و خولەک ئەگەر بە یارمەتی خوابی کات نیشانەکانی ئەمەی خوارەوە یەکەمیانەوەیەکەوە کەرتی تەندروستی بکاتە کەرتێکی پرۆفشناڵی لە حیزب دووری خاتەوە سندیکا لە عینی حسابە جارێکیکە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دوم ئەوەیەکەوە بەرپرسەکان دوور خاتەوە لە مەسائلی تیجارتی دەرمان و ئەم شتانە و حکومەت خۆی بگرێتە دەست و بە شێوەیەکی شەفافیانە و یەکسانیانە لەگەڵ شەریکاتی دەرمانە ئاین کات و خاڵی ئەخیریان ئەوەیەکەوە دامناوە من پرسیارێکم لێ کرا لەلایەنێکی لە مەسئولەکانە وتیان ئایا گەرتوویتە وەزیری تەندروستی چیەکەی لە کوردستانە وتم هەموو کەسێک کەوا جامە کاکەگە ئەم خاڵە زۆر گرنگ هەموو کەسێک کە گرتم دەرمانی ساختەی بۆ 5 ساڵ حکمی ئێم بۆچی چونکە ئەو کەسەکە کاتێک کەسە نزمەکان ئەزانێت 5 ساڵ سجن ئەکرێ لەبەرەوە ناچێت بۆ مەسئولەکە دەرمانی قاچاق بفرۆشێت چونکە ئەزانێت مەسئولەکە بە کەڵکی نایە بەڵام کاتێک کەزانی کەوا تەنها تەوقیف ئەکرێ بۆ نیم سەعات و بەرەبێ هەر دەستی پێکاتەوە جارێکە و مەسئولەکە بەریاتەوە جارێکە لەبەرەوە داواکارم حکومەت ئەمڕۆ عقوبەیەکی زۆر ئەگەر بیکات عقوبەیەکی زۆر قرسدانی بۆ ئەو کەسانی کەوا لەگەڵ دەرمانی ساختە و خراپا کارەکەن بەڵێ باوە دو پرسیارم بێ بوورە دکتۆر دەگەڕێنەوە کوردستان بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ دەگەڕێنەوە کوردستان خۆتان نەخێر من لە کوردستان ئەم قەبزم هەیە بەڵێ حالیان ئەم قەبزەکەم هین کراوە لە هەموو دەواازە سنووریەکانە ناوم هەیە و ناتوانم بێمەوە کوردستان نەخێر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار بارام سپاسی جەنابتانەکەم
جیانی دژی دەرمانی ساختە و خراپ کە لە دانیمارکەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتەمەوە.